سڵاو دیاردەیەم جارەمان دیاردەیەکە کە وەک هەر دیاردەیەکی تر زەخترە لە سۆشیال میدیاوە کە ئیبینین و زائیدەنە و خەڵکانی کە بەر خەڵکی گشتیەکەوین لە ناو بازار و لە شوێنە گشتەکانە دیاردەی قسەکردنی تاچی کورد لەسەر هەموو شتێک و ڕێژ بەخۆیە و خۆشی فەرزەکات بە نمونە باسی توبەکەی بەقەر چوار پرۆفیسۆر و چوار دکتۆری مختص قسەت بۆ کات و فەرزیشێکا بەسەرتا کە چێ باشە و چێ خراپە و چێوەیە و چێوایە و چێوایە باسی سیاسەتەکەی هەر هەموویە بێ بە محەلیلی سیاسی لەپەر ئەکتەرێکی بەڕێز لە ژیانە نامێنێ شاعیرێک لە ژیانە نامێنێ کەسێکی ناسرااو لە ژیانە نامێنێ هەر هەموویە بێ بە شاعیر و فەیسبوک یەک پارچابێ بەگوڵ قسەکەی ئێمە ئەوەیە تەندروستە قسەکردن لەسەر هەموو شتێک بەبێ یعنی بەبێەوەی ئەو شتە پیشت بێ و کاریگەریەکانی چی یعنی ئێمە ڕەنگە هەروەکو تەنزێک لە سۆشیال میدیاوە بیبینین کاتێک بنمونە هێزەکانی ئەمریکایە بکشێتەوە یەک پارچە فەیسبوکی کوورد دەبێ بە محەلیلی سیاسی و هەر هەمووی قسەی لەسەرەکە لە کاتێکە ئەو قسەکردنە ڕەنگە کاریگەری نەک ڕەنگە بە بۆچوونی بەشێک لە شارەزایان کاریگەری زۆر نەرێنی هەیە لەسەر تاک بە تاکمان لە بەروی دۆخی وڵاتەکە خۆی دۆخێکی سیاسیە یعنی قسەکە ئەوەیە منەوە چەند بەرنمەیەکە ئەمێ لە دیاردە دەرونیە سادەکانەوە قسە بکەین اینجا ئەم دیاردانە ئەتوانین هەمومان خۆمان چاکەین ڕاستە ئەکتەرێک گەمرێ ئەتوانی ناخۆشحاڵی خۆت یا دڵتەنجی خۆت دەربڕی بەڵام ئیشی تۆ نییە تەحلیلی بۆ بکەی بەڵام ئیشی تۆ نییە لەوەی کە ئەتوێ زیاتری بۆ بنووسی خەڵکی ڕەخنەگرێ خەڵکی سیاسیە خەڵکەیەکە مختصە بە و بوارە قسەی لەسەر بکات ینی چوزانم ڕۆژنامە نووسێک لە ژیانە نامێنێ بار هۆکارێک بێت سیرەکەی هەر کەسێک بە پێی فکری خۆی چیرۆکێکی بۆ دروست دەکات و بۆی هۆنێتەوە و لە فەیسبوک فەرزی شێکا بەسەرتا یان ئەگەر لایانی پەیوەندیدار خەریکی وەڵامانەوەی ئەو قسە هەڵبەستراوانە بن کە لە سۆشیال میدیاوە ئەکرێ بڕوان پێ بکە نابێ هیچ بکەنەر بێ خەریکی جوابانەوە بن بە خۆشحاڵیەوە بە میوانناری دکتۆر فازل جاف شانۆکار و نووسەر ئازێتە کێشا بە خۆشحاڵیەوەم جارە دەستمان کەوت یان جەنابمان دەستکەوت لە بڕی چەند جارێکە ئێمە هەوڵین بار هۆکارێکی ئێمە بێیاتۆ بێ ناگونجێت بەڵام بە خۆشحاڵی وسا لە ستۆدیۆی دەروون و دیاردەی لە مێژە حەزمە کرد بەشداریان بەرنامەیە بکەم بەڵام وەک جەنابەت ئاماژەت پێ کرد هەر ئاستەنگ دروستە بوو بەڵام ئەم جاریان خۆشحاڵانە ئەو ئاستەنیانە بە خۆشحاڵیەوە و زۆر سوپاسیش کە دوا کتێبت پێشکەشی من کرد استراتیجیەکانی کاریزما کە پێما بە یەکەم کتێبە لەسەر کاریزما بە زمانی کوردی ئازیێتە کێشا و هیوادارم لەم کتێبە شایەک و دیاردە دەرکەین وەکو پێشتر باسمان کرد زۆر سپاس و ئێساش لە بازارەکانی کوردستان ئەم کتێبە دەسەکەوی و هیوادارم خوێنەری بنچکە نووسینەکانی دکتۆر فازل شایانی خوێندنەوەی ئازیێتە کێشا کەژان محەممەد بە کالیرۆز لە پەیوەندیانی و دەوڵەتەکان جەنابی شە بەخێربی و هەم وەک چالاکوانێکی گەنجان و لاوان لێریت هیوادارم وەکو خانمێک لەسەر و دیاردەی کە باسیەکەی تۆزە قسەی خۆمانە بکەین زۆر سپاس میوانی سێم بی ناسێنم نازانم ناسانێ جەلال پەرێشان حەزی شەکەم ئەو پەرێشانە بزانم چێ بەڵام بەرنمەکە مختیەوەی نییە لەوەی گەڕێ بەس ئەتۆ بەرنامە هەر پێشەکەی تەقدیم کرد هەستم کرد هەر باسی من دەکەی هەموو ئیشە تێکەڵ و پێکەڵاوەکانی خۆم ببیراتەوە سەریکە هەڵبەتە جەلال پەرێشان وەکو پەرلەمانتار وەکو ئێستا وەکو کەسێکی سیاسی لامانە بەڵام دڵنیام لەوەی ڕەنگە بەشێک لە خەڵک کاتێکە جەنابە ببینن لە بەرنمەکە و ناوڕۆکی بەرنمەکە دیار دەکە بڵێن باسی ئەوەکە باسی جەلال پەرێشانەکە ئەمن بە شانازیەوە هاتم و بە شانازیەوەشدا دەریشم چکۆیەک لەو بەرنامانەی با لە ڕوود نەبێ لە ڕووی کوردستان بیشتر نەبێت چکە ئەو تەلەڤیزیۆنێکی نەتەوەی نیشتیمانی بەسەراحەت و یەک لە بەرنامەکانی تۆپ کە ئێستا لە کوردستان بەرنامەی بەڕاستی دەروون دیاردەیە من سەتانەوەتی بەرنامەکانم بینیوە زۆر سپاس خۆم بە شانازیەوە زۆر خۆشحاڵم زۆر سەربەرزم لە خزمەت ئەو دوو دکتۆرە بەڕێزە دکتۆر فازل کە مامۆستای منە گەورەی منە دکتۆرە کەژان کە یەکێکە لە کادرە چاڵەکان و چاڵەکانی بواری کۆمەلگا مەدەنی خۆشت پێویست ناکە ینی لە بەین دوو قەوسان براندێکی گەورەی ئەوڕۆ کوردستان من هەرچی بێ بەڕاستی من بە شانازیەوە قسەی لەسەر دەکەم قوربانە بن کاک جەلال هەڵبەتە ئەمەس دبلۆوی باڵاشم هەیە لە ژمێریاری بەکەزانی لە پەروەردەی ئێمە باسی ئەوانە ناکەین ئێمە باسی من نییە دکتۆر ینی هەندێک جار ئەگەر لا نین لە باسەکە هەندێک جار کوردستان بەبێ ینی بەبێ مجاملە وشت پێما بێ کاک جەلالی چەگەل لەو کەسانی لە نەتیجەی دەنگانەکە ینی دیارەکە پێگەی چۆن چۆنیە لە ناو جەماوەرەکەی خۆیان
بەڵام زۆر خۆشیانی ئیشمان بەو تاکانەیە کە ئاوا خاڵی لاواز و بەقوت و بێقوت و ئەها خۆی بێت بەڕاستی وەلەوەمە تۆزێک ئەهێنێ وەکو دیاردێکی تر باسیکەین بەهەرحاڵ دووبارە بەخێر بی کاک جەلال ئازیێتە کێشا و هیوادارم بەرنامەیەکی باش دروستکەین بینەری کۆمەڵی ڤیدۆمان یعنی بۆی کە بۆ بەرچاوڕوونی بینەران و بۆ بەرچاوڕوونی خۆشمان کۆمەڵە ڤیدۆمان لە هەر پێش بەرنامەکە لە یوتیوب دەرێنا کە خەڵکە هەر لە خۆی قسە لەسەر هەموو شتێکەکە با بینەر بینیانی لە ناویانە زۆر سەیرە مامۆسایەکی ئاینی تایە دکتۆر باسی سێگۆشەی بەرمۆداکە با بینەر بین فەرموو. قديم حرب أسبيبة أزبو لسه الشيعي ونبو لسه حرب الشيعي لسه السنية ولسه كردي وتوا بعمل دول عربي إسلامي بتوت شوبيرة لا أنا كردي إبادة كانوا توا كردش بخودش بني كده توا بروس أردوغان دي تر عن سياسة أردوغان داينا أبو بس يساروش عفريني بقريو بيقول دوي من بزا كنا عم بيتقشمر تشا أخواتي هيك بتصير بريك كوريك تانكمو صد جزيرة تا استالا فلوريدا ندوز رايتوا أو صد جزيرة شيء لنا سيغوشي برمودا يعني سيغوشي برمودا صد جزيرة تدا أو ندق وروز بلاحة خوش يستعلم لا تشدرا لا باشوري ولاتي فلوريدا دەستخۆش ئەو تەبان ڤیدۆ زۆر بوو بەڵام نەمانویست هەم تەرویج بۆ ئەو بەڕێزانە بکەین ینی داخەکە لەوایە دکتۆر بەشێک لەم خەڵکانی کە هەر لە خۆشیان و قساکەن ینی بەشێک لە میدیا فەرمیەکانی کوردستان داوەتی شانەکەن ینی تەرویجەکە چۆنەڵی ئەیان ئەگەر بە سوودفەش ڤیددیویکی وا بکە بەڵام بەواقع ئەیانخەنە ئەو ینی ئەیانخەنە ئەو خەیاڵی کە تیانایە ڕەنگە ئێسایەکێک لەو کەسانە لە ڕووی ئەقلیشەوە باش نەبێت هەر لە خۆی قسە لەسەر سیاسەتەکە بەڵام کاتێک تەلەڤیزۆنێکی فەرمی بانگەکە هەڵێ وەڵا خۆ دیارە لێ ێزانم بۆیە ینی ئەمە دووبارە ینی تۆخکردنەوەی ئەو غەڵەتانەیە کە لە کۆمەلگاکرێ بار حەڵبالانەین قسەی خۆچیە بۆم دیاردەی ئێمە باسێک من سەرەتا دیسان سپاس بۆ ئەم بەرنامەیە بۆ میوانداریتان بە خۆشحاڵم لەگەڵ بەڕێز کاک جەلال و لەگەڵ کاژەم خان دانیشتین باسی شتێکی ئاوا دیاردێکی ئاوا ئەەکەین کە باسکردنی گرنگە و دیاردەکەش خەتەرناکە باش نییە یا ئەگەر نەڵێن خەتەرناکە ئەتوانین بڵێن زیان بەخشە زۆر زیان بەخشە من هەر بەر لەوەی یعنی تەماشای ئەو ڕابطە بکەم لە هین ئەو لێنکە بکەم لە یوتیوب بیرم دێ جارێک بەرنامەیە کرا لێکە لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان باش دوو گۆرانی بێژی بە ناوبانیان بان کردبوو دوو گۆرانی بێژی بە ناوبان باش من خۆم نابەوە دانیشم گوێ بگرن لەوەی بە چۆن باسی گۆرانی کوردی ئەەکەن باش بەڕاستی تەماشام کردایی بەرنامەکە لەسەر ئەوە بوو ئەو دوو گۆرانی بێژە ئەو دوو هونەرمەندە باشە باسی نەوتیانە کرد باسی سیاسەتی نەوت باسی گرێبەستی نەوت کە من بۆ خۆم یعنی جارێک تەماشای بەرنامەیەکم کرد دەربارەی گرێبەستی نەوت یەکێکی پسپۆر لە نەوت باسی کرد ئەتوانم بڵێم لە 1970 تێنەگەیشتم سپۆریش باسێک بەڵێ پسپۆڕەتێکی زۆر لە بواری ئەکادمی پێی ئەڵێن پسپۆڕەتی دقیق ینی ورد ئەو کەسەی پسپۆر نەبێ لێ تێ ناگات ئەمجا ئەوە من لەمینەوە لەوە چمە ناو ئەو ئەم بابەتە کە ئەو دوو گۆرانی بێژەم بینی باسی نەوتیانە کرد بەڕاستی تووشی شۆک بووم ئەمە ئەوە ناگەێنێ کە مرۆڤ با بڵێن ئارەزوی جاجای نەبێ لە ژیانە داهێنانی جاجای نەبێ ئەمە نەبێ بە بەرگریەک لە کاک جەلال بەڵام ئەو دیاردەیە لە ڕاستیە کێشە نییە بۆ نمونە من بۆ خۆم من شانۆکارم بەڵام ئەنووسم وەرگێڕان ئەەکەم بەڵام پیشەی سەرەکی من ڕاهێنان ئەەکەم بە خەڵک مامۆستایشم بەڵام پیشەی سەرەکی من پسپۆڕێتی سەرەکی من ئەوەی کە پێی ئەڵم پسپۆڕەتی ورد شانۆیە ئەمجا لە ناو شانۆیش پسپۆڕێتی من دەرهێنانی شانۆیە ڕاهێنان بە جەستە و بە جوڵە نمونەیەکی کە دێنمەوە بۆ ئەزانم 12 ساڵ بەر لە ئێستا تەلەفۆنێکم بۆ کرا لە لیبیاوە بە عەرەبی پێیان گوتم دکتۆر ئەتوانی بێ بۆ لیبیا بۆ مانگێک خولێکی ڕاهێنان بکەیتەوە بۆ شانۆکارانی لیبیا تەلەفۆنەکە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆم کرا باشە زۆر پێم باش بوو زۆرم پێ باش بوو بە تایبەت ئەو ماوەی پێویستیم بەکار بوو بۆ لیبیاش ئەمجا گوتم باشە ئەتانوێت دەورەکە دەربارەی چی بێ گوتان ئەمانەوێت دەورەکە دەربارەی دیکۆری شانۆیی بێت
وتم ديكور بس وتم من سبور نیم لە دیکۆر ئەمە ئیشی من نییە ئەگەر بتانەوێت لە دەرێنانی شانۆیی دێم لە نواندن دێم لە ڕایەنانی جەستەی ئەکتەر دەنگی ئەکتەر دێم قلتيان شلون دكتور يعني بعربي وتي ما شاء الله عليك اسم معروف يعني انت حضرتك ما ممكن تعمل لنا ورشه في السينوغرافيا يعني لديكور باشا وتمنا خير من لي نازام وتيان براستي امتو يا كم عربي بليت ما اعرف لي نازام وتم اخر من عربني كجان خان تندروست ام حالته یعنی ئەم حاڵەتی کە هەچ کەسێک لە سێ بەدلی خۆی لەسەر چی بوێ قساکات هەڵبەتە کۆمەڵی فۆکسپۆپانگرتۆ تۆزێ تەنزیش ینی بەڕاستی یعنی من پێم وایە بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان مایشی بەرە بەردەم ینی لەسەر تۆ بێ قسەت بۆکە لەسەر هەندەسە قسەت بۆکە لەسەر سیاست قسەت بۆکە لەسەر هوەر قسەت بۆکە لەسەر شانۆ قسەت بۆکە لەسەر پەرلەمان قسەت بۆکە ئەمە تەندروستە دەستان خۆش بە ورژاندی ئەم بابەتە کاکجەڕۆن ئەمە ئەکییت تەندروست نییە بەڵام نەک ئەوەی تەندروست نییە بۆ شخصی کەسەکان ئەمە تەسیرەکاتە سەر شیرازەی کۆمەلگا لەبەرەوەی کاتێک ئێمە لە مانتیقەیە کاژین جیۆپۆلیتیک کوردستان وایە یاخود بڵێ مانتیقەکە هەمووی وایە کە هەر 5 ساڵ یاخود 10 ساڵ یاخود کەمتر حەدەسی گەورە ڕوو ئەیاد و ڕۆژانە گۆڕانکاری سیاسی ئابووری کۆمەڵایەتی و بابەتی تر ڕوو ئەیاد لە ناو کۆمەلگایە کاتێک کە ئەبینیت هەموو تا تقریبن نزیکەی هەموو کۆمەلگا لەسەر بابەتەکە قسە ئەکات کە لە سەیە بابە داتایەکی دقیقنێ لە بەردەستمانە داتانەین بەڵام لە نیوە زیاتری کۆمەلگا تەخەسوسی تایبەت بە خۆشی نییە ئەکید ڕوونکردنەوە باسکردن قسەکردن لەسەر دیار دەکات بەهەڵە ئەیکا کاتێ بەهەڵە ئەیکا تەسیرە کاتە سەر هەموو تاکی کۆمەلگا ئەم تەسیکردنە سەر تاکی کۆمەلگا واکە بە تەندروست بیر نەکاتەوە واکات کە ئەم تاکە دەرونیان تەواو نەبێت و زائیدەن نەتوانێت خۆی بدۆزێتەوە لە ناو بوارێکی تایبەت بخۆی ئەو زانیاریە غەڵەتانە ژوەرگرەیە ئەو داڕشنە غەڵەتانە ژوەرگرێت کە تۆ من بەپی مەزاجی خۆم نووسیوم ئەکیید ئەمە هەر وەری ئەگرێتەوە لە میدیا وەریەگرێت لە سوۆشیال میدیا وەریەگرێت لە ناو خێزان و کۆمەلگا و مامۆسا و ناوەندەکانی خوێندن و کارکردن وەری ئەگرێت و بەو تەخمیناتی خۆی کە بۆ یەکات دووبارە ئەیڵێتەوە یعنی ئەوە نییە شتێک بێت کە خۆی دانیشێت بیری لێ بکاتەوە لێکۆڵینەوەی لێ بکات و دواتر بگاتە قەناعەتێک و ڕێیەکی هەبێت خۆی مۆزوعەکە ئەوە باشە بەپی بۆچوونی جەنابە بەپی مەسەلەن شارەزایی جەنابەت کە بەکالێرۆسێ لە پەیوەندیە نێودەوڵاتەکە تێکانە ئەچیت هینت هەیە ینی ئەچیت ئاگاداری تۆزێک چواردەوریت لە کۆمەلگەکانی چواردەورمانە باسی کۆمەلگە زۆر پێشکەوتۆکان نەکەین ئەم دیاردەیە هەیە لە کۆمەلگەیەکی بۆ نمونە ئەوروپیا ئەم دیاردەیە هەیە خەڵک بەدلی خۆی ئەو پرسیارە بۆ تۆ باش بوو مامۆستا باشە ینی با بیکەم ئەو بە کورتی جوابم بەرەوە ئەگەر کاک دەرۆن ئەم دیاردەیە یان نییە یاخود زۆر بە شێوەیەکی کەم هەیە بۆچیش لەبەر ئەوەی سیستەمی پەروەردەکردنی خێزان و پەروەردەکردین دەرەوەی خێزانی ئەو وڵاتانە زۆر جیاوازترە وەک لە سیستەمی پەروەردەکردنی ئێمە لەبەر ئەوەی بیئەی ناو خێزانەکانی ئێمە هەر لە مناڵیەوە بیئەیەکی گیان نییە ئەو مناڵە جیاکاتەوە لەگەڵ مەجلیسی گەورەکانە ئەو هەر لە مناڵیەوە لە ناو مەجلیسی گەورەکانیا دانیشێت دایکە باوکە خوشک و برایان هەر کەسێکی ترە ئەوان وەکو قودوە ئەبینێت ئەمانیش لە هەموو بابەتێکا خوان هەر بە هەمان سایکل بە هەمان کێشە ڕەنگە هەر بە ئەی بەش بێ مەسەرەن وامان لێ بێ مناڵێکی 15-16 ساڵ لە شتێک نەزانیاڵی بۆچی لی نازانی کاکە خۆ تۆ پیاوێکی ژنێکی بۆچی لی نازانی دەستخۆش جەلال پەرێشان دووبارە بە خێربێ سەیریکە من بوو پینە و پەڕۆ ناکەم مجامەلی میوانیش ناکەم لە بەرنامەکە بڵێم ئەم قسەی کە ئێستا ئەیکەم بۆ پەردەپۆشکردنیەوەیە کە تۆ لەسەر زۆر شت قساکەی بەڵام دۆخی سیاسی لە کوردستانە و دۆخی کۆمەڵایەتی لە کوردستانە هەندێک جار دکتۆر وا ئیجابەکات ئینسان وای لێبێ لەسەر زۆر شت قسە بکە با نەڵێین تۆ کامیانی تۆ بە هۆکار وای کە لەسەر زۆر شت قساکەی لەسەر ریاضە قساکەی لەسەر سیاست قساکەی لە پڕگۆرانیەڵی بە پاسکیلۆکە خۆتەکەی بە پەرلەمانە ئیتر سوزانم هەر دەرەکەی کۆمەڵێک خەڵک و میدیا بە خۆتەوە مەشغوڵەکەی بە هەر حاڵ چۆن سەیریم دیاردەیەک ئەمن بە لە شتێک دەست بکەم دکتۆر مەسەرێکیان ئەمن لە ساڵی 1970 دیدارێکیان لەگەڵ کردو لە مجلەیەک نووسراوی جەلال پەرێشان و هەفت پیشە خودی سەرۆکی هەرێمی ئێستا کاگرسی باوارزانی گۆی دەزانی سفرەکیان لەبیر کردێت جەلال گوتم لە گوتی تو هەفتایە
ئەوە نوکتەنیە و حقیقەتە ینی باشە. گوتی حەفنی هەفتایە مش گوتم والله جا چ بکەم پێکاتە و وەسعی وڵاتی من وا دەخوازێ خۆزگەم دەخواست ئەو کارانەی ئەمن دەیکەم دایان کادر هەبا لە بۆی ڕاگەان ئەو کات بە خۆت دەزانی هەندێک پێ عیب ڕاست یعنی من تەمسیل کراوە دەوری ئافرەتانە بینەوە کاکە دەبن کەس نەبووە بەشدار بێ ئەو کات لە کاتی ئامادەی ینی دەورەکە دەوری ئافرەتان بۆ ناچار مەش بۆ دەوری ئافرەتم هێناوە دەوری پیرەمێرد بە دەوری پیرەمێردم هێناوە ینی زارێک لە شانۆیەک مەسەر ئەو شتانم کردو خۆم کاری شارۆیشم کرد بەڵێ دکتۆر ئاگامان لەوەش نییە ئەو بەسەراحات ینی ئەوە وەسعی وڵات وایە سیستەمێک لە وڵاتی من نیە میش حەزم دەکرد وڵاتی من سیستەمێکی تایبەتی بە خۆزگەم دەخواست پەرلەمان دانی یاسا دەڕکە یاساش دەکرا بگوت با خەرچێک سپۆر نەبێ لەو بارە قسە نەکە یاسا بۆ هەموو شتێک دەکراوە بەڕاستی خۆزگە لە پەرلەمان دەیانگوت فازل جاف ئەو دکتۆرە مەزنە تەنها لە بواری شانۆ لە بواری نواندن لە بواری دەستە قسە بکە نەچێتن بۆ بارشتە ئەوە دەخوازم بیاگوت زەلا پەرێشان نابێ ئەوەندە پەل باوێژە بۆ هەموو شتە قسە لەسەر هەموو شتێک بکە ئەگەر یاسایەکە بێ سیستەمێکە بێ بەڵام کەتوی لە وڵاتێک سیستەمێک لەبێ کاک دەروی ینی چۆن ڕێ لە من دەگری باش جوانەوە تۆ یەکێکی لەو کەسانی ینی ئەو بابەتانی کە قسەشی لەسەرەکەی ڕەنگە بە ئامانەتەوە قسەی لەسەرکەی ینی هەر لە خۆتۆ لەسەر شتێ قسە نەکە بەڵام ئێمە قسەی ئێمە لەسەر ئەوەیە کە خەڵک هەر لە خۆی قسە لەسەر هەموو شتێکەکە ینی قسە چییە بۆ ئەو خەڵکانە بەڕاستی ینی بۆ نمونە ئەم بەرنامەیە هەفتەی ئایندە دابەزێت نازانین زروفی سیاسی چیلی ئەم شەو بۆ نمونە قرار بوو بە پێ قرارێک حکومەتی ئەمریکا سەحب بکە باشە دوای چەند سەعاتێک قرارەکە گۆڕ ینی هەر لەو فترەیە ئاگال لە سوۆشیال میدیا بوو خەڵک مەسەلەن چۆن تەحلیلیە کرد تیاتی ڕەنگە چوار کەلیمە ئینگلیزیش نەزانێ هەر لە خۆی باسی توییتی فلان و فیسار و ئەوەیە کرد ینی قسەی تۆ چیە لەسەر و خەڵکانی کە شارەزاییان لەسەر لێکدانەوەی هەڵەش دەکرێت کاکە بەداخی گەرانم چەندین کەناڵی گەورە چەندین کەناڵی بەناوبانک ینی هەواڵەکان گواستەوە دواتریش هەرزوو بە زووی لایەندا گوتیان داوای لێبوون دەکەین ئەوە بە چاوڕوونیەک نەبووە لەو بڕیارە دیارە لە ئینگلیزیەکە وەکو پێویست تێ نەگەشتونە 20 دقە پاشی وەزیری بەرگری ئەمریکا دەڵێ ئەمە سەحب ناکەین ینی کارەسات لەوەیە تۆ تەلەڤیزیۆنێکی گەورە یان ڕۆژنامەیەکی گەورە یان مجلەیەکی گەورە یان رادیۆیەکی گەورە لە کوردستان زۆر مەشهورە زۆر جەماوەریە بێتر خەڵکێک بێنی داوات کاتون قسەشی لەسەر بکە لێرە بەس بزانم ڕۆڵی وەزارەتی ڕۆشنبیری یان ئەوانەی ئیجازەیان بەو دەستگایانە داوە ڕۆڵیان چییە لە وڵاتێکین بەڕاستیا کە دەرو ئەگەر بە قووەت ئێمە شت فەرز دەکەین ناتوانین بەڕاستی کۆنتڕۆلی ئەو دیاردارا بکەین بە سەراحەت یعنی قووەت ئەمە باسی زۆر باسی قوتێکی یاسایی تونس ئەگەر قوتێکی یاسایی تون دەبێت ناتوانین بەڕاستی ئێمە هەتا دنیاما دەبێت بەو دەردانە بناڵێن و دایان بەرنامەی دەرون دیادە لەسەر بکەین هەر بەنامەکە دەکەی و دەڕوا بەڵام دەبێت ئێمە ئەو قوتە یاسایەتون لە پشت بێ بۆ ئەی بتوانین محاسبەی ئەو کەسانە بکەین تۆ کابرایەک دەینێ هیچی لە هیچ زانانی ئەو کوردەواری دەڵێ فڕی بە جوورەتەوە نیە دێ بەکەیف خۆی لە بوارە قسە دەکە باسی هەندێک شت دەکە فعلا دەڵێ دیارە مشتێکی گەورە مەگەناو تەلەڤیزیۆن بۆ منی داوت کردووە ئەو بۆ هەیە بۆی چەند لایک و کۆمنتێکی بەخۆی پێزیاد کە لێرە کارەساتە بیر لەوە ناکاتەوە بابە ئەو کاریگەریی زۆر نەرێنی لەسەر ئاستی بەسیتری کەسی ئەو کۆمەڵگا دەبێت لەسەر بچووکتری تاکی ئەو کۆمەڵگا دەبێت بیر لەوە ناکاتەوە بیر لەوە دەکاتەوە چەند خۆی پێبەزن دەکات ئەوە کارەسات ئەمە بەڕاستی ئەوە بووە بە دیاردەش خەڵکیشە لە بە قسەی ڕەنگاو ڕەنگ بووە بە مارکە لە خۆی لە واقعەوە ئێستا بۆ نمونە من لە هایبەت توشکۆی کەس کام ناکەمەوە یعنی بەرنامەیەکی وا گەورە پێشکەش دەکرێت دایان دیاردەی ئەو وڵاتە کە چەندی ساڵە 50 لە سەدانراوە جێبەجێ دەکرێت چارەسەر دەکرێت تۆ ئەگە سیرکەی لای کۆمنتەکە تەمەشک بۆی 500 لایک و کۆمنت بۆ بەرنامەیەکی وکتۆ بێ بەڵام یەکێک دەبێنێت ڕێز دەبێنسان هزار جنێوی ناشیر و ناشایستە دەدا بە هەموو خودسێت و مقدەساتی ئەو وڵاتەدا 15,000 لایکی ئەو کارەساتەکە کرد چۆن ئەوەی چارەسەرکەین ئەوە گرنگ ڕاستە دەستخۆش وڵا خۆی حاضر کردووە دام نابوو جەلال پەرێشان تۆزێ موقیفی زەعیفێ لە بەرنامەکە و پێی بڵێم تۆ لە هەموو شتێکا قساکەی دەیوەرە بەڵام وڵا دکتۆر بیرم ناچێتەوە پرسیار لە ئەوروپا ئەم شتە هەیە ینی بە بابڵین جەنابەت لە ئەوروپا ژێی بۆیە باسی ئەوروپاکەین لە ئەوروپا ئەم بەرەڵاییە لە قسەکردنە هەیە ئەوروپا بۆ ئەمەنیە بە چەمکێکێ لە ئەوروپا کە زۆر گرنگە ئەوی چەمکی پرۆفشنالیزمە یا پرۆفسیۆنالیزم ینی با بڵێن چەمکی پیشەمەندێتی هەیە هەموو ئینسانێک پیشەیەکی هەیە ئەو پیشەیە پیشەی سەرەکیەتی لەو پیشەیە پسپۆڕە لە شتیکە ئارەزوی هەیە بەهرەی هەیە
فرەبەهرەیی هەیە ئێستا کاکدەلال فرەبەهرەییە ڕەنگە لە خۆما لە منە هەندێ بەهرەی دیکە هەبێ و منێکێکنوانی زۆر نزیکم لە سیاستەوە شانۆکاری ڕاستەقینە نییە لە سیاست زۆر نەزانێ یا با بڵێن سیاست نەخوێنێتەوە تۆ چیەکەی لە شەکسپیر لە سۆفۆکلیس لە برێخت ئەمانە هەموو مفەکری سیاسی بیرمەندی سیاسین بەڵام ئەوە معنای ئەوە نییە من ئەم شەو کە شتێک ڕوو ئەدا لە سیاست لە بواری سیاسیە هەستم قسەی تیا بکەم ڕێی من لەو بوارە گرنگ نیە ڕێی خۆم بۆ خۆم گرنگە من متابعەیە ڕەنگە بۆ چوار برادرە گرنگ بێکە دانیشت قسە بکەینەوە ڕەنگە بۆ ئیشە هونەرەکانم گرنگ بن ئەو شتە ئەو بیرکردنەوەی من لە بواری سیاست لە کاری هونەریم لە کاری داهێنان لە نووسین ڕنگ ئەداتەوە نەگوەک پسپۆڕێک نەگوەک پسپۆڕێک لەو بووە ئەو شتە لێرە تێکەڵ کراوە ئەمە تێکەڵ کراوە ئەمە یەک دوو ئێمە جارێک من سیاستمەدارێک پرسیاری لێکردم گوتی کاک دکتۆر بەڕای تۆ کۆمەلگای کوردی لەسەر مارکسیزم ئەڕوا یان لەسەر ناسیۆنالیزم ئەڕوا کۆمەڵی ئیزمی گوت گوتم بەڕاستی کۆمەلگای کوردی لەسەر ئەماتۆریزم ئەڕوا ئەماتۆریزم چییە یعنی هاویەت هاوی ئارەزومەندێتی خۆشی نازانێت بڵێ ئارەزومەندێتی چی ئێمە مرۆڤی ئارەزومەندمان تا ئێستا دەستگاکانمان تەنانەت حکوومەتیش تا ئێستا مرۆڤی ئارەزومەند پێگەی بەهێزترە بایەخی پێ ئەدرێ ئێمە کۆمەلگەیەکین حەزمان بە کەم حەزمان لە کەسی پیشەمەند هەیە حەزمان لە خەڵکی پرۆفیسیۆنال هەیە و هەندێک بەداخەوە ئەڵێم لە تەجروبەی خۆمەوە ئەڵێم ڕقشمان لێیەتی جوان دەسەخاتە ناوبرینەکەەوە ڕێک ئێمە خەڵکمان حەزمان لە خەڵکێکە کە ئارەزومەند بێت ئارەزومەند ئارەزومەندەکان زۆر کە پیشەمەندێک پێیا ئەبێ هەموو ئەترسن لێی نەک ئەزانن بەتوانایە بەڵام کە ئەزان بە هەر ئەگەر تەجروبە بکەی ینی پەرلەمان بە کۆی خولەکانی ینی وەکو نمونە بێنینەوە کەم جارتیایە بۆ بڵین پەرلەمان دکتۆرێکی مختصی گرنگ و پێگەیکی بەخۆتی هەبوو لە ناو خەڵکا و لە پەرلەمانە هەڵبژێت من هەندێک جار زۆر جار لەگەڵ قیادە سیاسیە باڵەکانی وڵاتە کە بەریەکەکەین ئەو مناقەشەی ئێستاگەین کە جەناب باسیەکە لە ماوەی ڕابردووە لە پێش پەرلەمان باسی ئەوم کروتم ئەرێ بۆ لە پەرلەمانە مهندسێکی ینی ئیملاغ نابینین ینی بۆ دکتۆتی وتی ئەگەر بشێنینە پێشێمە مڕەشەحیشیکەین و کردوشمانە دەنگ ناهێنێ لێ ئەدرێ دەنگ ناهێنێ من کاک دەبم بیرم دێ کە منداڵ بووم کە باسی گۆرانی بێژەکانە کلا باسی علی مەردان ئەکرا بەڵام چۆن باسەکرا علی مەردان ئەیانگوت کەسێکە حەزی لە خەڵکی کە نییە خەڵک ئەشتێنێتەوە ڕێگە نادا بوار نادا بە گۆرانی بێژە باشەکان بەڵام پاشتر بۆم دەرکەوت کە خۆم تەخەسوسم کرد لە هونەر لە شانۆ بۆم دەرکەوت علی مەردان ئەو قسانەی پێگوتراوە لەبەر ئەوەی پیشەمەند بووە لەبەرەوەی پێوەری هەبووە لەبەرەوەی هەموو کەسێکە گۆرانی گوتووە چۆتە پێش ئەو توانیوێتی بزانێت ئەمە بڵێ مامۆستا داهێنەر پێوەری پیشەمەندێتیە بۆ گوتێتی تۆ ناوی بە گۆرانی بێژێکی باش ڕەنگە دەنگێ خۆش ڕەنگە دەنگ خۆش بێ فعلەن ئەو گۆرانی بەحقەتی پێوتووە ئەو گۆرانی بێژانش کە ئەو کاتی خۆی گوتێتی ناوی بە گۆرانی بێژ بە ڕاستیمان بێت نەبووە بە گۆرانی بێژی باش دەستخۆش مجموعەیە لێدوانمان وەرگرتووە بابینەریە و لێدوانانە بین تۆزەگەڵی ینی لێدوانەکان بە جۆرێکن کە ڕێک ینی ئەڵی ئێمە پێمان وتون وا بڵێن بابینەر بین فەرموو لەسەر چەند شت زانیاری تێ وەڵە لەس ئەوی برێ ئێستا سیاست وەنیە بە ڕێی من وەکو ڕێی هەموو عالم ئەوڕەکە خۆمە بێداخ دەکەین بە بێلایەنی نمو تەئسیر بنی کەیفشمان پێ بێ بەڕێی من جگە لە سیاست توانی لەسەر چیتر بۆ ئەدەبی کوردی لە ساڵانی ئەفتاهشتەکان هەموو گەنجەکان بەرەو ئەدەبی کوردەژ کتابە دەخینەوە زەرائیدەن دەخینەوە بەس ئێستاکە ئەوەش وەلاندرایە لە کاتەوە هاتن بێ ئەوەی ئاگادارم کردنەوە مەزمێشی من کۆمپیوتەرە 2 میلیۆن قسەی تێدایە ئەگەر بە زیبێ لە من ئاردی بێ هەقسەم پێە سوالەکەت بکە بە عەستەم پێم برێ باش پرسیارێکمەیە زانیاریت بۆ منەوە خۆت توانین قسە لە چی و چیا بکەیت لە چەند بوارە توانی قسە بکەیت ئەتۆ خەرە سوالەت چییە پرسیارەکەی منەوە توانین لە چەند بوارە قسە بکەیتەوە ئەتوو سیاست لۆم برێ ئەمریکای برێ ئێرانی برێ تورکیای برێ کوردستانی برێ بەردی برێ داری برێ ژینی برێ مردنی برێ لەسەر ئەمریکا قسەی دەکەم بۆ چ ئازەیە لەعینی تۆ لەسەر سیاست توانی لەسەر ئاین ئاین لە مەلایەکان من برتۆ قسەیە چییە؟
چاوپێکەوتنێک کاتوانین باسی چی و چی بکەین لە زۆر بووە ینی لە تەندروستی لە سیاسە لە ئەو بوارانی کە پێدا دەڕۆیست توانی لەوانەیان زانیاری تێ یەکێک لەو زانیارانە حەز دەکەم کەوا باسی بکەم لەسەر دینە ئەو سیاسەتیش دینەکە ئێستا کە وای لێ هاتووە ئێمە مەلاکانمان بەغەڵەت ئەو گەنجانە تێدەگەێنن لە مزگەوتەکان خوتبەکانیان هەمووی زۆر زۆر غەڵەتە کە ئەوەندەی زانستەی من هەمە لەسەری و قورعانم ختم کردو و تێش دەگەم و لێ عارەبێکەشم زۆر باشە زۆر غەڵەت باز دەکەن بەوە ئاین جگە لە ئاینیانی هەروە بمان بژمێریان یاتوانی بۆ منە ڕۆژێک لە ڕۆژان تووشی با بڵین کەناڵێک بیان شۆنێک خۆت لە تۆڕە کۆمەڵەکان قسە بکەیت جگە لای نەتوانین لەسەر چیتر قسە بکەیت لەسەر سیاست سیاستێکی بەداخەوە بۆ کوردستان سیاستێکی زۆر زۆر غەڵەتمان هەیە دەستخۆش هەڵبەتە کاجێرش ماندوو بۆ تاو لێ دوانانەی ینی دۆزیۆتەوە بەڵام سەیرەکەی دکتۆر پێ دوایە ئەو مایکە بەریتە وڵاتێکی تر چوزانم خەڵک ئاوا بڵێ هەڵبەتە ئێمە ئەو پەری ڕێزمان بۆ بەڕێزانە هەیە کە قسەیان بۆ کردوین ینی ڕەنگە ئەو مایکە بۆ منیش بێ هەمان قسە بکەم ینی ڕەنگە بۆ زۆربەی ئەم کۆمەڵگەی لە بەروی ئێمە دیاردەیانی بۆ بە دیاردە بۆیە باسیەکەن ینی لەگەر ڕێزمان بۆ بەڕێزانی کە قسەیان کردەوەوانە خاڵی لاواز نییە بەڵامی تر وێنەی گشتی کۆمەڵگەکەیە کە نابێ خەڵک وابێ بەڕاستیانی نابێ خەڵک بتوانێت لەسەر سیاست و لەسەر هەر لەبەر مێشکی خۆی بەڕاستی لەبەر بیری خۆی لەبەر ئاڵۆزیەکانی ناوەی خۆی ینی و تا کابراڵێ لەسەر چیەڵی من قساکەم لە ناوی بێنە و باقسی لەسەرکەم ینی ئەم حاڵەتە دکتۆر کاریگەری خراپی چییە؟ ئەم دیاردەیە وا لە مرۆڤەکە مرۆڤی ینی با بڵێن بایەخ مرۆڤێک نادرێت کە پیشەمەندە کە پسپۆڕە لەو بوارە لە بری ئەوەی ئەم پرسیارانە ئاراسی خەڵکێک بکرێ کە پسپۆڕن لەو بوارە ڕای باش بدەنە کۆمەڵگە ڕای باش بدەنە تاکی کورد بۆ ئەوەی خەڵک بە ڕێی چاواشەکاریە نەڕوە بۆ ئەوەی ڕەنگی دەنگی زۆرینەی کە زۆر جار هەڵیشی تێکەوێ کە زۆر جار ڕاست نییە نەبێ بە دەنگی ڕاگەیاندن لێرە ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی ئەبینێ بەداخەوە ئێمە لەم بوارەیە ڕاگەیاندن ئەگەڕێ هەمیشە بۆ ئیسارە بۆ وروژاندن بۆ حەقیقەت کەم ئەگەڕێن یعنی من بە چاوی خۆم بینیومە مایکیان داوە بە کەسێکی کاسبکار با بڵین لەگەڵ ڕێزم بۆ هەموو کەسابەتێک بۆست بەشە لەم فرۆشێک لێیان پرسیوە ڕاچیە بەرامبەر بە گرێبەستە نەوتێکان نابێشتیوە شتی وا لە هیچ وڵاتێکا ڕوو نادا گرێبەستی نەوت یا مەسلەی بەرزبوونەوەی دۆلار یا سیاسەتی نێونەتەوەیی لە خەڵکی پسپۆڕ ئەپرسین بەڵام ئەتوانیت تۆ بپرسی بڵێ ئەم بارودۆخت کاریگەریەکی کاریگەری لەسەرتەوە ئەم حکوومەتت بەدڵە ئەم گۆڕانکاریەت بەدڵە یعنی باسی هەستی گشتی ئەو کەسە بکەیت ئێمە یعنی کەسێک کتاکی کوردوا دروست بووە یا با بڵێن وا پەروەردەکراوە لە هیچ شتێک ناسڵمێتەوە لە هیچ شتێک ناگەڕێتەوە باسی دیاردەی وڵاتەکانی دیکەت کرد من برادێکی سویدیم ساڵی پار هات بۆ ئێرە وتی دکتۆر دیاردێکی زۆر سەیرەیە لێرە لە کوردستان وتم چییە وتی لە هەر کەسێکە پرسم ئەڵێم do you speak English ئەڵێ yes ئەڵێ yes تەکسی لێ ئەپرسم do you speak English ئەڵێ yes بەڵام دوای ئەوە تەنیا سێ ڕستە ئەزانێ yes no و زۆر جاریش no problem ئەوتی نۆ پرۆبلم یعنی مشکلە نییە چکە مشکلە نیەشی لە سوی دەزانی لە کوردێکی پرسیوە فلانش دەزانی وتی مشکلە نییە ناڵێ ئیزان مەڵێ مشکلە نییە ئەو نۆ پرۆبلەمە تەرجمەی ئەوەیە بڕا بکەم وتی ئەجا وتی من لە هەرکێ پرسم سێ ڕستە دوای ئەوە ئیتر سێوشە بڕوا بکە سویدی ئەناسم من ڕۆمانێک بە ئینگلیزی ئەخوێنێتەوە لەم سەر بۆ ئەو سەر بەبێ قاموس لێ بپرسی بڵێ ئینگلیزیەکەت چۆن ناڵێ ئەڵێ تۆزێک ئەڵێ ینی ئەڵێ ئەوەندە ئەزانم ئاخۆمی پێ دەبرەکەم بەس ئێمە خەڵکە ناسم لەو سویدە ساڵێک لە سوید بووە ڕۆمانی تەرجمە کردووە دوای ساڵێک خوا خراپتر دەیە کاک جەلال جەنابەت بەر لە پەرلەمان و من هەمیشە ناتوانم وەکو سیاسێک سەیری تۆ بکەم ینی من هەر فڕ لە سیاست تێناکەم باش بەڵام قسەی تۆ لەسەر میدیاکان لەسەر ئەم دیاردەیە ینی میدیاکان خۆیان بەشێکین دکتۆر باسیەوەی کرد مەسەرەن مایچەگەبات بۆ کاسبکارێکی بەڕێزکە چوزانم ڕەنگە نەک بۆ کاسبکارێک ڕەنگە جەنابیشت لەسەر نەوت شارەزایەکی ئۆتۆت نەبێت ڕەنگە نیوەی پەرلەمان ڕەنگە نیوەی پەرلەمانتار و وەزیرەکانیش لە
پرۆتۆکۆڵی نەوت و لە عیلمی نەوت تێناکە هەڵبەتە باسی دیوە گەندەڵەکەی ناکەین باسی ئەوە ناکەین کە ئێمە پەردەپۆشی دیوی ناشەفافی نەوت بکەین لە کوردستانە باسی عیلمەکە ئاکەین یعنی ئێمە بۆ باسی نەوت بکەین با باڵ بڵین بازرگانی چوزانم کاسبکارێک نازانێت بۆچی لە کوردستانە کارگەنی ئەنی قسەکە ئەوەیە قسەی تۆ لەسەر میدیاچێک کە ئەم دیاردەی تۆخ کردوەوە لای بەشێوەی گشتی باز دەکەن ئەی زۆر جار ئەمە ڕێزم هەیە لە هەم میدیاکارانی کوردستان بەڕاستی ئەمە خۆ لەبەر خۆ میدیاکار بوومە ڕۆژنامە ڕۆژمە ڕۆژێک لە ڕۆژنامە بەرنامە پێشکەش کردووە یعنی نقاشی شتێک دەکرێت لە پەرلەمان دێمە دەرەوە دەرەوەرە دوو قسەمەوە کە دەرەوە کاکە ئیشی من نییە اختصاصی من نییە دەڵێت چۆن تۆ ئەدام پەرلەمانی وا دوو تووە کاک جەلال جان وا دوو تووە یعنی پێم گوتە لە پێش گوت کاکە ئیشی من نییە ئێستا زۆر جار باوەڕ کە دەیان جار نقاشی پەرلەمان تەواو دەبدەینە دەرەوە ینی بەحاڵ هەنجار خۆم دەبێت هەندێک ئێستا دەرکاکە تەواو کاک جەلال هیچ کە لە دوان نادێت چکە زانی ئیشی ئەو نییە یعنی ئێستا ئەوانم لێ ڕاهێنەوە فعلا ئیشی من نییە یعنی میدیاکار جاری وای خۆی دەبێتە سەر ئێشە بۆ خەڵکەکە ڕاستی ینی گرنگ ئەوەیە میدیاکار کارێکی پیشەی زۆر پیرۆزەکە دەرێت بەسەراحت یعنی ئەمن ڕێزم هەیە ینی دایان میدیاکار لە وڵات هەیە بەڕاستی ئەلف و بێی یعدام تێناگە بەڕاستی بەڵام لە کەناڵێکە و خزمی فلانە و مەحسوبیت و منسوبەت بیتە هۆکار بۆ ئەوەی ئەو میدیاکارە لەو کەناڵە کار بکات و بێتە وازی هەش وەشتیش بەڕستکە یعنی بەسە پێی دەن بۆشتە نازانم دەرێت چۆن نازانی و دەبی قسە بکە ئێبابە نازانم ئیشی من نییە اختصاص نییە ئێستا ئەمن دوێنێشە ئەو بەرنامە ڕاستە خۆ لەگەڵ گەزدەکە قسە بگوتم وەڵی هەستم کرد ئەو شتانە زۆری لەستا منە لۆیە بخۆم دێم چکە خەڵک زۆر گلەی گازادیان بکردووە لەو بوارە بۆیە دێم لەو بەرنامە بەخۆم بەڕاشکاوی قسە لەسەر خۆم دەکەم پێم خۆشە و قسەی کە ئێستایەکی بۆ بەشێک لە پامنێرەکان بەڕاستی ینی من لە بەرنمەیەکا بەداخەوە ینی نایەکم لێنان تۆزی قسە شاتە سەرمانی ینی ئەمانە ڕۆژنامە نووس نیەمانە مایک بەدەستن ینی مایکێکیان بەدەستەوەی و بەرە بنەجانیم خەڵکە لە هەموو ڕویەکەوە ینی پێش هەموو شتێک کاتێکە تۆ جۆرنەلیستێکی تۆ پامنێرێکی سیاسیت ئەبێ بزانین لە پەرلەمان لیژنەکانی پەرلەمان جەلال پەرێشان ئایدی چییە فلان ئایدی چێە فیسار ئایدی چێە کە تۆ لیژنەی نەوتە بینی بڕۆ مایکەکە بەرە بۆ ئەو کە تۆ لیژنەی اختصاصی کاک جەلالە بینی مایکەکە برێ بۆ ئەگەر لەو اختصاصی خۆیان نەیزانی اینجا تۆ بۆ حەقی خۆت گلەی بکەیت شتم لەسەر بڵێ شتم لەسەر بنووسی شتم لەسەر کۆمنتکەی بەڵام باش ئێوەکو پەرلەمان با تۆزیتر باسی پەرلەمانەکەی خۆش بکەین یعنی ئەوکو پەرلەمان بۆ بیرتان لەوە نەکردوەوە ئەم شتانە وردە بە سیستەم بکەن یعنی میدیای فەرمی هەیە لەم وڵاتە یعنی وەکو میکرۆب سیرەکەی ئەم مایک بەدەستانی بڵاو کردوێتەوە هەواڵی ناڕاست چوزانم ینی چیرۆک هەڵبەستنی ناڕاست دوایش هەڵێ وڵات داوای لێبورد نەکەین و یاساکانیش ئەمەندە ئاسانە سیرەکەی ئەو پەڕی غەڵەتێکی گەورەش بکات یعنی نەخۆشیێکی گەورە بڵاوکاتەوە غەڵەتێکی گەورەش بکات بە 1-2 میلیۆن دینار ئەگەر عقوبەیەک گیرێ لە دادگا و ئیزنەیدەن یعنی ئەوکو پەرلەمان بۆ ئیشتان ئەوزار ئیشمان زۆر لەسەر یاسای ڕێکلام و یاسایی بەڕاستی مادەوەشبەرەکان کردووە لەو ڕۆژانە دەفتە یاسایکی زۆر تۆکمە دەردەستێ بەڕاستی من یەک لەوانە بووم وەکو پەرلەمانتە هەمیان بەڕاستی خۆشبەختانە یعنی لەوە ئەو یاسای ئەگەر بەڵام کاکە دەرون ئەو یاسای دەردەسێ ئێستا بۆ نمونە یاسای مادەوەشبەرەکان یاسای ڕێکلام چکۆ ڕێکلام بەخۆ دەزانی ئەو وەزعی ڕێکلام لە کوردستان بەڕاستی زاری وێ سەر و دڵ و معیدەی ئینسان دەگری عیبرەت لە جێبەجێکردنی چێ جێبەجێ دەکەم وای ڕاست ئینسان دەڵێنەوە قووەتێکی قانونی بەهێز دەپشتی نەبێ کاکە دەرونی ینی تۆ زاری وایە دایان کەس دێتە بەردەمت دایان کەس دە شوێن لە فلان شوێن لە فلان شوێن بەڵام کەس نییە بچێ ئیزراعات بکە کە ئیزراعات ناکرێت بەڕاستی وڵات سیستەم ڕاستە منە میشە لە بەرنامەکە شاوتومە ینی لەم بەرنامەیە شاوتومە دکتۆر کەژانخان ینی وەکو وەرەقە و قەڵەم یاسا لەم وڵاتە زۆر کێشەی نییە ینی یاساکان هەیە بەڵام دەردی جەناب تەڵێ بۆ ینی جێبەجێ ناکرێ حسابی بۆ ناکرێ بۆ کۆمەڵی فەقیر و هەژار جێبەجێکرێ بۆ کۆمەڵی خەڵکی سەرەوە جێبەجێ ناکرێت ینی داوای ئێمە هەمومان ئەوەیە کە ئەو قوتەی کە جەنابەت باسیەکەی ئەوەیە ئەو قوتە لە سەرۆکۆ بیگرە هەتاکو و کاسبکارێکی بەسیتی ناوبازار یاسا بە یەکسانی بیگرێتەوە ئەو کاتە ئەگەین بۆ خەوانی کە ئەمانێ وڵاتە بگە بە بۆچوونی تۆ کچێکی گەنجیت و بە جۆرێک لە جۆرەکان بەر ئەم دیاردێش کەوتووی چۆنی تر با نەکڕوزینەوە با ئیتر وردە با بکەینەوەی کە بزانین چۆنی چارەسەری بکەین ینی تۆزێ بیشڵەقینین ینی دکتۆر کاک جەلال خانمێنی زۆر جار من زۆر جار لە بەرنمەکانەوە شتەمان باس کردو ئەوڵی ئەم بەرنمەیە کە دروستمان کرد بەشێکی زۆر لە برادرانی خۆمان لە میدیاکاران ئەنوت بەێ تۆ باسی چیەکەی بەرنامە دروستەکەی تو هەر قسێ و کەس جوێت لە ناگرێ بەڵام خۆشبەختانە بە هیمەتی ئێوەمانان و پیاوانی وەکو ئێوە توانیمان زۆر گۆڕانکاری دروستکەین هەندێک دیاردە هەیە ئەو کۆکم دیاردەی کە باسیەکەین دیاردەی ڕابردوومان چوزانم یعنی ئەم دیاردانە دیاردەی کۆمەڵایەتین ئەگەر پشتوانین
چەند هزار کەسێکیش لە ڕووی ئەم بەرنمەیەوە گۆڕانکاری لە فکری خۆیان دروستکە کاتێک کە فەیسبوکەکە ئاوای کرد شتێک بنووسێ گوێ لەم قسانی جەناب بێ گوێ لە قسانی جەناب بێ ئەگەر نەینووسێ کاتە شتێکمان گۆڕیوە یعنی هەر بۆ تەنز باسیەکەم لەم ڕۆژانە برادێکی میدیاکارمان بینی لە میدیا ینی بەڕێوبەر یەکێک لە میدیا گەورەکانی کوردستانە قسێکی زۆر تەنزیش بوو پێیوتم وتی ئەمە هەر پێت هەڵێم وتی بڕوان پێ بکە لەو بەردیەکەم بەرنامان دروست کرد لەسەر تەوالێت ئێمە ینی لەسەر بەکارهێنانی تەوالێت وتی وڵای کاکە لەگەڵ ئەچمە تەوالێت بەتایبەت لە شوێنە گشتەکانی ئێمە دەرەوە تۆم بیرەکەوێتەوە وتم باشە ینی تێگی ینی کاریگەری نەفسی زۆر دڵخۆشمانەکە ئەو شتە ینی وەنیە ئەم بەرنمەیە شیوادارم هەندێک بەرنامەی تریش لە ڕابردووە بەرنامی پێشووترمان کرد لەسەر مۆزۆعی سناپەوەی کەوای لاتۆ کەس دەموچایی خۆی نییە یعنی ئێستا تۆرە دەکەس لە ڕێی سوۆشال میدیاوە بەتایبەت کچ بیناسە کە بەڕوبەڕۆی بینی ئەوە نییە کە تۆ لە سوۆشال میدیاوە ناسیوتە بەڕاستی یعنی ئەم دیاردانە دیاردەی حکومی نیە ئێمە خۆمان تاک بە تاک لە ڕووی ڕۆشنبیری و ئەتوانین ئەم شتە چاکەین قسەکە ئەوەیە چۆنچۆنی بەرەو چارەسەر بچین بە بۆچوونی جەنابە کاک دەڕۆن بەڕای من یەکەم هەنگاو کە پێویستە ئێمە بینین وەکو تاک و وەکو مجتەمەعیش هەرێکە و لە ئەو شوێنێکە ئیشی لێ ئەکات پێویستە پێمان عیب نەبێ بڵێین نایزانین ئەگەر تۆ گەشیت ئەو حەدەی بڵێ من لەم بوارەیە من زانیاری تەواو نییە نایزانم یان تەخەسوسی من نییە ئەوە یەکەم هەنگاوە و هەنگاوێکی زۆر باشە دووەم هەنگاو هەستەکەم زۆر زەرورە بۆ ئێمە هەر تاکێک لە هەر تەمەنێکە لە هەر شوێنێک ئیشەکات بزانێت ئەو خۆی لە چیا دۆزێتەوە تەخەسوسی لە چیە تایبەتمەند بێ پێویستە یاخود ئەو ئەوێت تایبەتمەند بێت لە چیا و هەستێ بە ئەو هەنگاوانەی کە وای لێکات تایبەتمەندی هەبێت لەو بوارەیە ئێمە لەوانەیە وەکو گەنجی ئەم کۆمەلگایە مەزلوم بین لەوەی نەتوانین ئەو بواری کە خۆمان ئەمانەوێت هەڵی بژێرین باڵێ لەوەیە ئەمە شتێکە کە ئەبێت حکوومەت و پەرلەمان و ترە هەموو دام و دەستگاکان ئیشی بۆ بکاتاوەکو سیستەمێکی بۆ بدۆزێتەوە بەڵام بەدیلی ئەوە چییە بەدیلی ئەوەیە کە ئەگەر من کاتێک کە تەلەبەی پۆلی 6 بووم هەموو ئاواتمەوە بوو لە قانونا بخوێنم وەرنەگیرام کردم بەشی وەنگریان وەم زانی تر ئەوە ئەخیری دنیاە دوای لە بەشێکی تر وەرگیرام ئێستا من اختصاصم قانون نییە بەڵام بەدەر لەوەی کە من بوارێکی ترم خوێن هەڵەسم بەردەوام بە دوای قانونە نێو دەوڵەتیەکانە ئاگەڕێم ئەخوێنمەوە لەسەری ئەو شتێکە کە ئەمە پەیوەندی بە خودی خۆمەوە هەیە و حەزەکەم شتی لەسەر بزانم بەس لەگەڵەوەشا دووبارە حەقنیان بەخۆم بچمە ڕاگەاندنەکان بچمە تەحلیلات بۆ مادە قانونیەکان بکەم لەبەرەوەی لەوانەیە کەم و زۆر من ئەو زانیاران کە پێویستە بگاتە بە من نەگەشتێت بەشێکی ئایبەش نییە لەبەر ئەوەی کە تۆ نایزانی ئایبەوە ئەوەیە کە تۆ نەیزانی و خۆ بخەیتە بەر وەزعێک کە تەحلیلاتێک کە تەسیرکەیتە سەر خۆ تەسیر کە سەر کەساتی خۆ بە شێوەیەکی غەڵە تەحلیلات بۆ شتەکان کەیت خوێنەوە هەبێت کۆمنتە هەبێت و تەسیرکەیتە سەر مجتەمع ئەوە لە هەمووی عیبترە ئەمەیە کاتێک کە تا گەشتە و قەنەعەتەی بڵێ من ئەمە بابەتی من نیە ئەمە بواری من نیە ئەمە تەخەسوسی من نییە و بیشیڵێت بە شێوەیەکی بەبێت ترس بەبێ ئەوەی پێی عیبێ بیڵێت ئەوە یەکەم هەنگاو ئەنجە دواتر خۆی بدۆزێتەوە زائیدەن ئەمە کەوتەوە سەر تاک و مجتەمەعیش پێویستە هاوکار بێت ئێمە وەکو بەڕێزانیش باسییان کرد دکتۆر و کاکجلالیش مایکی ئازاد شتێک هەیە بە ناوی مایکی ئازاد لە ناو بازاڕەکانە فەجئەتەن بەردەمێ تۆ ئێستا هەمومان ئەزانین کاتێک کە مایکیێتە بەردەمێ بۆ یەک لەحزات تۆ تەخمینەکەی لە هەر بوارێکا بێ پرسیاری لێ بکاکە واشە بە شێوەی لە شیۆکان ئازبا بەخۆی بڵێ منە هەر لە حزەیەکا بێت وەزعێکی وامیێتە بەردەم کە پرسیارم لێ بکرێت بۆیە بەردەوام متابعەکات بەوەی سێری تیڤەکان ئەکات کەواتە کۆپی ئەو شتانە ئەکات کە لە تیڤەکانە هەندێک لەو بەرنامانە ئەبینێ هەندێک لەو بەرنامانە بینێ خەڵک دەتوانێت لەسەر مشتێک قسە بکە وەکو چۆنەڵی شتێکی ساری بۆ میشە گوێزرێتەوە لێ بێ منیش و هەستمانە قسەکات ئەگەروانەکە بێت هەستەکات ئەم خەلەل لەمەوەیە ئەمە کێشەکە لەمایە هەز ناکات کە ینی قسەی تۆیە پشکێکی ینی پشتی ناڵین شێر بەڵام پشکێکی زۆری ئەم دیاردێ بەر خودی میدیاکان خودی میدیاکان خۆی کێشەکە هەبووە لە ساڵانی ڕابردووشا هەبووە بەڵام میدیاکان بارزیان کردووە میدیاکان مارکتین بەم خەڵکەوە ئاکەن یەکەم جار بارز ئەو کەسەی کە ئاچێتە سەر مایک ئازادە و ئەچێتە سەرجادە و ئەچێتە ناو خەڵکەوە خۆی بارزەکە ئیتر ئەم خەڵکە بەکارهێنێ دواتر بەرنامەکە بارزەکە دواتر کەناڵەکە لەگەڵ ئەوە شایەنە ناو سوۆشیال میدیا لە ڕێی پیجی ناڕاستە خۆ پیجی ڕاستە خۆ ئەکاونتەکان ئەم لە قوتاتانە بەکار ئەهێنن مارکتینێکی تەواو بەم خەڵکەواکەن ئەم خەڵکەش ئاگای لەوانەیە حەقیشی بێت ئاگادار نییە کە ئەم بۆچی بەکارێت ئەڵێ ڕەم هەیە ئەڵێ دەرکەوتم ئەڵێ من لە پڕێژێکیش لەو خەڵکانە
یعنی وەکو بڵق دەرەکەوێ و دووسێ تەلەڤیزیۆن احتیمامی پێەیە و هاوکۆی قەلەکە بەسەر شانتەوە نیشێتەوە ئاگای لە دنیا نیە لە خۆی بێ بە براندێکی ناوپوچ بەڕاستی. دکتۆر خەڵک ئاساییە لەسەر مەسەلەن بۆ نمونە خۆ بە جۆرێک لە جۆرەکان لە دنیاشە ئەم شتا ئەو مایکەی کە خانم باسی کرد هەیە ینی جاروبار ئەی بینین لە تەلەڤیزیۆن ئەمریکەکانی شۆ ئەی بینین مەسەل لە کەناڵە فەرمیە جیانەکانی شۆ BBC و CNN و ئەمانەوە ئەی بینین کە مایکە چێتە ناو خەڵکەوە بەڵام میکانیزمی خۆی هەیە. یعنی خەڵک ئاساییە لەسەر چی قسە بکات ینی ئەوەی کە نۆرماڵە بە نسبەتەوە قسە بکات لەسەر چی قسە بکات. یعنی بۆی کە من هەمیشە وەکو چارەسەرێک بۆی کە کاتێک کە مایکێگاتە ناو بازارەوە من بۆ خۆم دوو جار مایک بە سوتفە لە ناو بازارە بەرم کەوتووە هەندێک مایکی کەناڵ هەیە لە دووسێ جادایانین کردووە بۆ بەستۆ دویانیانی هەموو کوردستان لەو دووسێ جادای بینەوە ئەچیتە و جادەی تر مایکی و کەناڵە بۆیە پیانوتم لەسەر بابەتێک بوو وتم وەڵاهی قسە ناکەم. دوای لێم عاجز بوو ئەو برادری کە ڕیپۆرتەرەکە وتی تۆ خۆ بوتم کاکە وەڵی نەخۆم بەشتە زانم نەیشتێ بەس نازانم ینی ئەگەر لەی کاتێکدانێ هەر زەڕوری بۆی کە من قسە بکەم لەسەر وشتە با تۆزێک بیخوێنمەوە لەسەری کورەوتی با بە منەمێ لە یەکسەر دوو کەلیمە قسەم بۆ بکەیت و هینی کەم بەڕاستی. یعنی مەبەستم وی خەڵک ئاساییە لەسەر چی قسە بکات یعنی بەگشتی بۆی کە ئەمە تەوعەیەک بێ بۆ خەڵک بۆی کە بەڕێزێک لە کە مایچێگاتە بەردەمێت تۆی هاوڵاتی بەڕێز لە سلەیمانیت خەریکی ترشادکڕینی مایچەجێتە بەردەمە لێ باسی سێ گۆشەی بەرمۆدەم بۆ بکە ئاسایی بێ بەلاتەوە بڵێ وڵای کاکە نایزانم ینی چوزانم ینی بۆی کە ئەم شتا ئاساییکەین ئاساییە لەسەر چی قسە بکەین ینی وی لە ڕاستیە لە ئەوروپا من باسی ئەوروپاکەم بە پلەی یەکەمیش باسی وڵاتانی ئەسکەندناڤیا باش و حتا بەریتانیاش باش شتێکەیە کە ئەتەکێتێکەکەی لە پرسیارکردن یەکێک لەو پرسیارانە کە بەلای ئێمەوە بووە هەندێک پرسیار هەیە لە مای کە لێتێ پرسن لە ئەوروپا خەتی سوورە قەدەغەیە ناوێ بیکەیت بۆ نمونە جارێک لە سەروبەندی دەنگدان لە پارتی سامی عەبدوڕەحمان بووم تەلەڤیزیۆنێکی کە لە کەناڵەکان لە کوت و پڕ مایکەکەی هێناو بەرامبەرم وتی دکتۆر دەنگ بە کێ ئەدەیت ئەمە لە ئەتەکێتی ئەوروپی خێزانەکەت بۆی نییە لێت بپرسێ بڵێ دەنگ بە کێ ئەدەی نەخوازەڵا لەسەر بڵێن تەلەڤیزیۆن ینی ئێستا سویدی لە ناو یەک خێزان لە یەکتری ناپرسن یەک دەنگ بە کێ ئەدەی دوو موچەت چەندە ئەو دوشتە ناپرسن لە یەک شتێکی ژێ بۆ خانمان تەمە ئەوە تەمەنەوە بۆ خانم ئێستا بۆ پیاویشتون وەڵام من یەکەم پرسیارکە لە کاکجلالم کرد پێش بەرنامەکە مەیڵێ بۆی کە 16 ڕاستی 53 ساڵی بەس بە دەردی کوور دەڵێ بە بەرتەوە ماوە لەخوا بەزیاد آخر وەرزشی بوو بێگوما وەرزشەوانە و گۆشتیش ناخوا ئەوە زۆر زۆریش بە ڕۆژووە بێ بەردەوام بە ڕۆژوە ئەوە زۆر ئەوە زۆر چونکە ئەڵێ ئێستا سیستێمێکەیە ئەڵێ ئەو کەسی زۆر بە ڕۆژووە بێ لە ناوەوە بە ئەنگلیزی پێڵێن eating yourself ینی خۆتە خۆیت چاوری ئەخۆیت میکرۆب و هەروەها خەلای سەرەتانی بەدڵێتی تخوا زۆر دڵی خۆش نەبێ باش ئەوانە زۆر لەوا بووین کە مایچێتە بەردەمە هەندێک شتێ خەتی سوورە هەندێک بابەتەیە خەتی سوورە کە قسەی لەسەر ئەگەر بڵێن لە ئەوروپا لێت بپرسن ئەڵێن بەڕای تۆ چۆن ینی چۆنێ بینی بەس ئەو کەسش قەت وەکو پسپۆر قسە ناکە ئەتوانێ بڵێ من گەشتبینم من ڕەشبینم من پێم باشە من پێم خراپە نەک قەرار بە نە ئیدانە بکە ئیدانە بکە هەندێک حاڵاتەیە احتیجاجی و ئەوانە ڕوو ئەدا بەڵام ئەوانەی ئێمە بەرنمەیان لەگەڵەکەن لە بەرنمەیەک دانیشێ وەکو پسپۆر قسەکەن ئەم بوارە لە حەقیقەتە بواری ڕۆشنبیریشی گرتووەتەوە تەماشاکەی شاعیرە بەرنمەیەکت بۆ کار لەسەر زمانی یەکگرتووی کوردی باش ئێمە زمانی یەکگرتوو ئەمە پسپۆڕێتی خەڵکی ئەکادیمی لینگویستیکە یعنی خەڵکێکەوە منطقی زمانیان خوێندی بێ نەک شاعر باشە پێ دوانیە خەڵک خۆشی ینی هەندێک لە خەڵکی نوخبە یعنی ئێستا با بڵین ئێمە با لۆمەی کاسبکارێکی ناوبازار نەکەین هەندێک کەسی نوخبە ئێستا بۆ نمونە من ئەگەر کەناڵێکمە بێ چوزانم قسە ڕۆشتوی کەناڵێک جەنا بە بانکەم بڵێم زەحمەنە بێ بەرنمەیەکم لەسەر ئابووری بۆ بکە ئەیکەی تۆ نایکە من هەر نەکەرەوە باش بۆ ئەو نمونێتێنە کاک دەروون بەردەوام من یا با بڵێن جاروبار کەناڵێک پەیوەندی پێوەکە لە دکتۆر وەرە باسی ئەو دیاردەیە بکە ئەڵێم ئیشی من دیە
بەڵام ئیشی من نییە هەر باسکردنیش هەر باسکردنیش دەی وڵا بەڕێزەیە لە کوردستانە حەزەکەی بەس بانگی کە بڵێ کاکە جان من ئەمێ بەرنمەیەکی تۆبیم بۆ بکەی یەکسەر ئەڵێ کورە بەڵێ بەسیتە یعنی وای لاتوە خەڵک ئاسایی بۆ لە بڕۆی خەڵکیش لی وەرەگرێ ئێستا ببوورە ڕەنگە خەڵک بپرسێ بڵێم بۆ لەم بەرنامەیە بەشداریت کرد لەبەر ئەوەی من یەکێکم لەو کەسانەی کە لە بواری گەشەی مرۆیی شتە نووس با من خۆم جواب بەم و بۆچی لەم بەرنامەیە بەشداریت کردووە لە بەرەوەی کۆمەڵە کتێبی جۆرا و جۆرت هەیە لەسەر ئەم دیاردەیە هەر خودی ئەم کتێبەت شانەخشێنێ لەم دیاردەی کە ئێمە باسیەکەین و لە بەرەوەی کەسێکیت ئاگا لە دنیای هەڵبەتە ئێمە قسەی ئێمە ئەوە نییە ینی خۆ لە خۆ ڕەنگە و پرسیارە لە منیش پرێ بڵێ نۆک و میدیاکارێت تۆ دەست بۆ هەموو بابەتێکە بیت و لەسەر هەموو بابەتی قساکەی هەندێک جۆری پیشە هەیە ینی بۆکو پیشە من سەری ئیشەکەی جەناب دەکەم نەگۆکۆی کە بۆی کە تۆزێک گەورە بیرکەینەوە لە دنیای نووسری پیشەیە خۆ لە کۆتاییە ئەوە ینی قسەی ئێمە ئەوەیە هەندێک نووسەر هەیە لە دنیاە قسەیان هەیە و ڕەیان هەیە لەسەر ئەو بابەتانی کە هەیە بەڵام وەکو باسمان کرد دکتۆرم نێناوە لەسەر ئابووری قسە بکەین دکتۆرم نێناوە لەسەر تۆپ قسە بکەین دکتۆرم نێناوە لەسەر نەوت قسە بکەین دکتۆرم مێناوە لەسەر اختصاسی قساکەین کە خوێنەری بابەتەکانیم خوێنەری کتێبەکانیم ئەزانم بۆچی لێرێ لەبەرەوە ئەگەر گلەیەکە بووە گلەیەکە با بۆ من بێ دوا قسم بۆ حاضر کە بەس ئێستانە کاک جەلال چارەسەرم پێ بڵێ و دوا قسەمەکە بەس جارێ چارەسەر چییە ینی پێ دوایە چۆن ئەم مستە قسەی خۆم مسێڕم قوتێکی بەهێز ئیجرعاتێکی بەهێز بە خودای دەکرێت ئەمە هەموو جار دەڵێم خۆزگە لە خۆزگە 2 مانگ حکومەی ئەو وڵاتم بەدەست دەبم تواڵی 2 مانگ من دەڵێم وەکو جەلا پەرێشان 2 مانگ حکومی ئەو وڵاتم بەدەست بێ بزانە هەمووی بە قوت جێبەجێ دەکەمیان باشە دوا قسم بۆ حاضر کە خانم دوا قسم لە بیرە دەرونجان کاتی بەرنامەکە یعنی ئەمن باسی میدیاکارمان کرد ینی میدیاکار وە بەرنامەی پێشکردن لە تەلەڤیزیۆنێکی فەزایی گەورەی خۆمان وێنەی هونەرمەندێکی داناوە خەڵکە کە پرسیاری کردووە ئەوە کام هونەرمەندە ناسر ڕەزازیە فلانە شەمەر سایبە بۆ من یەک گوتی ئەرێوە سێوە نیە گۆی سێوە چێ سێوە شێ ناوی هونەرمەندبی ئەنی مقەدی بەرنامەزە نازانی سێوە چێ کارەسان لێرێ باسی دکتۆرت کرد دکتۆر هەیە نووسرای اختصاصی الأنف والحضن والحنجرة والأذن لە دنیاە نییە دکتۆری اختصاص بێ بەس دەلوتە لە ئەوروپا بەس دەدەمە بەس دە قورگە ئیمە هەمووی پێکەوە دکتۆرە دەڕێ کارەساتە دکتۆر ئەوم عیلمەی خوێندە دەرێ لە هەمووی دەزانم ێ باشە بۆ گلەی لێشێ بکەم کابرا ئەوڕۆ کەمایکەشی بەدەست گرتووە دەستخۆش دوا قسم بۆ بکە کەژان کاک دەڕۆن دوا قسەی من ئەوەیە بەو هیوایەم هەر تاکێکی ئێمە کە کۆمنتێکەیە جا لە میدیا بێت سوۆشیال میدیا بێت تەنانەت کەم و زۆر لە مەجلیسەکانی شابێت قیمت بۆ قسەکەی دانرێت بزانێت چی ئەڵێت و تا چەند گوێ لێ ڕاگیرێت خۆی قیمت بۆ قسەی خۆی دانێت خۆی قیمت بۆ ئەو بابەتە ئەو کۆمنتە دانێت کە ئەیڵێ ئەینووسێ بڵاوی ئەکاتەوە ئەیڵێ لە ڕاگەیاندنەکانە لەبەرەوەی کاتێک کە تۆ قیمەتی بۆ دانا بیری لی ئەەکەیتەوە کە بیرە لێ کردەوە ئەزانیت ئەگەر تۆ زۆر پرۆفشنال نەبی لەو شتەیە حەق نایی بە خۆت بچی قسەی خۆت خەسارکەیت و بیڵیت لەبەر ئەوەی کە کەم و زۆر ئێمە ئەگەر خۆمان نرخی خۆمان نرخی قسەکانمان نەزانین هەز ناکەم کە ئەو حەقە بین بە دەوروبەرەکانیشمان کە بۆی دانێت پێما بێ قورسیش نییە ئەمشتانە ئەوە شتێکی زۆر ئاسایی ئەتوانرێت بکرێت زۆر بە تیادی ئەتوانرێت یەکەم هەنگاوە لە خۆتۆ دەست پێ بکەیت دەستەکانە خۆش دوا قسە بۆ بکە جەلال پەرێشان ومێد دەکەم ئەو وڵاتی من وەکو ئەو وڵاتانی دکتۆر فازل باسی لە ئەوروپا خەتی سۆر هەبێ هەموو کەسێک لە هەموو مەجارێک قسە نەکا من ئێستا من بەڕاستی وەرزشم خۆش دێ ئیشم وەرزشە دان ئیشم کردووە لە وڵاتە بەڵام باوەی پێش ساڵ لە وەرزش زیاتر قسە لەسەر هیچ ناکەم یان ئێستا لە پەرلەمان دان یاسا بێ و بڕوە من قسەی لەسەر ناکەم چکە تێناگەم لێی نازانم بەڵام من لە وەرزش بەیانی ئەگە یاسایەک لە کوردستان دەرچوو بۆ وەرزش ئەمە قسەم لەسەری نەبوو بەڕاستی عیبە بەوە پێشت ئەیب نییە کە بڵێ لی نازانم ئەمن هەر بەخۆم دەڵێم ئێستا تەلەفۆن بۆ دەکرێت شەو دوسێ ڕۆژ دەڵێن ئەو کاکە هەموو دنیا خراپەت لە قسە ناگەم کاکەم هیچ تێناگەم چ قسە بکەم تێناگەم تێ چیشم بەخوا باشە کاریگەری دەروون و دیاردێ لە توا هەبێ بەشانازیەوە بەشانازی خۆم بە شاگردێکی ئەو بەرنامە دەست قوربانە بم گەوری و نوان دوور لە هەموو مجاملەیە کوینێ گەوری نوان زۆر خۆشحاڵ بووین کە ئامادە بووی بەڕاستی ئەم جۆرە لە قسەکردنە بەو کراوەیە پێم وا بێ بینەریش سوودی لێبینێ خۆشمان سوودی لێبینین و ئەتوانین گۆمەکەش ئەمە دووڕووی دوفاقیش نازان بەخوا ئەوی لە دڵ بە سەزارمان هەروە گەورە بوو هیچ دەڵێ یاخوانمونە زۆر بێ کاک جەلاجانەوەی کە تۆزێک تۆ بناسێ من یەکەم جارە ڕوبەڕوو جەناب دەبینم بەڵامەوەی کە تۆ بناسێ لە میدیاکانەوە کازانێ پیاەکی پاک و پیاەکی دەوەی کە لە دڵ تا لەسەر دەمیشتە دوا قسەم بۆ بکە من ڕاستەکەی هەر قسەکانی من ئێستا تەواوکەری قسەکانی کاک جەلال و کاژان خانە ئەوان باڵن کاژان خان زۆر جەختی لەسەر تاق کرد
کە تاک ئەبێ ئیش لەسەر خۆی بکە کاک جەلال ئاماژەی بەوە کرد کە ئەبێ هێزێکە بێ ئەم شتە بکە من هەردووکی لێک ئەدەم ئەڵم ئێمە پێویستیمان بە سیستێمێکە ئەم شتە ئەڵێ وەکو نیزە لە سیستەمایزینگ بکەین بە سیستێم لەو سیستەمەش پێویستیمان بەوە هەیە کە حکوومەت ئیش بکە لەسەر پیشەمەندێتی لەسەر پسپۆڕێتی خەڵکێک ئەو خەڵکانە بێنێتە پێشەوە لە هەموو بوارەکانە لە هەموو مەدانەکانە ئەو خەڵکانە بێنێتە پێشەوە کە پیشەمەندن کە پسپۆڕن شتێکەکەی ناوی سیڤە CV باش دیراسە بکرێت مرۆڤی کورد لە ناوەوە لە دەرەوەش لە ئەوروپاش تەنانەت ئێمە ئەبێ بگەڕێن بە دوای ئەو پیشەمەندانە ئەو پسپۆڕانە بیانینە پێشەوە حتا ئەوانەی ئەوروپا ئێستا ئێمە مناڵەکانمان لە ئەوروپا بوون بە پسپۆڕی زۆر باش لە گەلێک بواری گەلێک گرنگە بە پارەشمان لەسەر سرف نەکردوون خۆیان لە وڵاتانە پێگەیون با ئەوانە بدۆزینەوە وەکو مەقاش نییە بیان دۆزینەوە بیانینە کوردستان با خزمەتی ئەم نیشتیمانە بکەن ئەم نیشتیمانە بەبێ پیشەمەندێتی بەبێ پسپۆڕێتی ناچێتە پێشەوە ئەگەر پشت بە ئەماتۆریزم بە ئارەزومەندێتی ببەستین ئەم ئەزمونەی کە هەمانە ئەگەر دوانەکەوێت لەم قۆناغە و لەم ئاستی ئێستا ئەوەستێ دەستەکانی خۆش بێ لە کۆتاییە دووبارە دەستمان قسە سەر برینێکی تریم کۆمەڵگەیە کە هەمیشام قسەی دووبارە کەم و هەندێک دیاردە هەیە پێشەوەی کە بیکەینە بەرنامە و ئاوا بەجددی قسەی لەسەر بکەین هەندێک جار ڕەنگە لای خۆشمانەگەرنەی شارین و لای خۆشمان دیاردەی بچوک بێ بەڵام کاتێکاوە بە فراوانی باسیەکەین ئەزانین کە ئەم دیاردانە وەکو ئەوەڵی قسەکانێ باسە کرد کە چەند خەتەرە چەند مەترسیدارە بۆ ناو ئەم کۆمەڵگەیە کە هەل لە خۆمان و هەمومان قساکەین و بە دیوێکی تریشە بەشێک لە چارەسەریشمان ینی لەناو ئەم بەرنمەیە بەرهەمهێنا من هیوادارم بەر لەوەی داوا لە حکومت بکەم هەڵبەتە داوا لە حکومەتەکەین هەمیشە داوا لەلانی پەیوەندیدارەکەین لە وڵاتە داوا لەو کەساکەین کە بەردێ بخاتە سەر بەردێک لە وڵاتە تکایە وەکو دکتۆر فازل وتی نەبوونی خەڵکی مختص نەبوونی خەڵکی پسپۆڕ و تایبەتمەند وای کردووە کە من بتوانم لەسەر نەوت قسە بکەم لەسەر تۆپ قسە بکەم لەسەر چی قسە بکەم لە بەروی ئەو خەڵکانە لە دواون ناتوانن ئێمەمانان بە درۆ بخەنەوە گەشتی ناڕاستیش بنووسین لەبەرەوە ئەم کۆمەڵگەی هەمووی بەم خواروخێچیە گەورە بووە لەسەر ڕەئی سەقەت لەسەر بیری ناتەندروست گەورە بووە ئیشی حکومەت و ئیشی لایانی پەیوەندیدارە کە ئێوە ئەم شتە ڕاستکەنەوە بەهێنانە پێشەوەی خەڵکی مختص بەهێنانە پێشەوەی خەڵکی پسپۆر و دییکی تراوەکو خانم باسی کرد وەکو کاکجلال باسی کرد تکایە با قوتێکی گەورە هەبێت یاسایەکی گەورە هەبێت کاتێک کە لە من لە سوۆشیال میدیای خۆم و بەردەنگ و بەڕەنگ و بە ناوی خۆمەوە شتێکی ناڕاست بڵاوکەمەوە با یاسایەکە بێ پژملم بگرێ بڵێ وەرە زەحمە نەبێت تۆ ئەمە کاریگەری لەسەر ئەمنی کۆمەڵایەتی هەیە وەرە ئەم شتە چاکە بۆی کە فێر نەبم جارێکی تر لەسەر شتێک قسە بکەم کە ئیشی من نەبێ وەکو خانمیش باسی کرد لە ئاستی کۆمەڵایەتیا تکایە هەر یەک لە ئێمە بڕوان پێ بکە شتێکی قورس نییە و بڕوان پێ بکە مهمیش نابین بۆی کە قسەمان هەبێت لە هەموو شتێکە کاتێک کە لە پشتی مۆبایلەکەمان و ئەمانەیە پۆستێ بکەین لەسەر بابەتێک با بیرێکی لێ بکەینەوە ئێمە هی ئەوەین لەسەر ئەم شتە قسە بکەین یعنی با ئەم شتە دووبارە نەکەمەوە کاتێک هونەرمەندێک شاعیرێک کەسێکی ناوارەمرێ هەر هەمومانە بین بە شاعیر و بین بە شێرکۆبیەکەس و نالی و مەحوی و کاتێکە پرۆسەیەکی سیاسی لە وڵاتە ئاگوزەرێ هەر هەمومانە بین بە محەلیلی سیاسی کەسێک بە قەترە چاوی کوێرە بێ هەر هەمومانە بین بە دکتۆر و پسپۆری پزیشکی ئەمە دیاردێکی زۆر ناتەندروستە هیوادارم دەروون و دیاردە شتێکی کرد بێ سوپاس بۆ ئێوەش و سوپاس بۆ ئێوەش